بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار، سەلام و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆی پەروەردگار لە هەموو لایەکتان بێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەم. داواکارم لە خوای پەروەردگار و لێ پاڕێم و بەناوە جوانەکانی خۆی کە تاعەت و عیبادەت و ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵ بکات. خوای تەعالە ئیخلاسمان پێبەخشێ لە ئیش و کارەکانمانە، قسەمان گفتارمان هەڵسوکەوتمان تەنها لەبەر ڕزای خۆی بێت. بەڕێزان، پاشکەمێکی تر دەتوانن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن و پرسیار شەرعیەکانتان ئاڕاستە بکەن. پشتیوان بەخوای پەروەردگار ئەوەندەی کە دەرفەت بێ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین و بەو ئەندازەی کە خوای تەعالە عیلم و زانست و زانیاری پێبەخشیوین. لە تەوەری ئەمڕۆدا پشتیوان بەخوای گەورە باس لە هەندێ لەو شتانە ئەەکەم کە ڕۆژوو ناشکێنن و زەرەر و کاریگەریان بۆ ڕۆژوو نییە. هەڵبەتە پێویستە هەموو موسڵمانێک بای ئەوەندەی کە پێویستە شارەزا بێ لە ئاینەکەی خۆی لە ئەحکامە شەرعیەکان، ئەوانەی کە لە ژیانی ڕۆژانەدا پێویستێتی. هەر کەس لە ئێمە کاتێک کە بە ڕۆژوو ئەبێ پێویستە بزانێ ئەو شتانە چین کە کاریگەری لەسەر ڕۆژۆکەی دروست دەکەن و ڕۆژۆکەی ئەشکێنن، و هەروەها ئەو شتانە چین کە ڕۆژوو ناشکێنن. زۆر جار هەندێ بابەت هەیە، هەندێ شت هەیە ئیشکال لە لای خەڵک دروست دەکا، گرفت لە لای بەرامبەر دروست دەکا، ئایا ڕۆژوەکەی بەو کارە شکاوە یاخود نەشکاوە. ئێمە هەندێ شت باس دەکەین کە بە پێی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بە پێی ئەقوالی عولەما ئەو شتانە کاریگەریان لەسەر ڕۆژوو نییە و ڕۆژووی کەسێکی موسڵمان بەو کار و کردەوانە ناشیە و زەرەر و زیانی پێ ناگات. یەکەم لەو شتانە بەڕێزان کە دوێنش ئاماژەیەکمان پێدا ئەوەیە کە کەسێک شتێک بخواتەوە یا شتێک بخوات لە بیری نەبێت یا نەزانێت کە بە ڕۆژووە. ئەمە زۆر جار ئەم ئیشکالە دروستە بێ و زۆر جار خەڵک ئەم پرسیارە ئەکا، ئەمڕۆ لە بیرم چوو تۆزێ ئاوم خوارد، لە بیرم چوو تیکێنانم خوارد، شرینیەکم خوارد. ئەمە مادام ئەو کەسە لە بیری نەبێ، نەیزانی بێ بە ڕۆژووە، ئەوە ڕۆژۆکەی ناشکێ و هیچ کاریگەریەک لەسەر ڕۆژۆکەی دروست ناکات با ئەو کەسە ڕۆژۆکەی تەواو کات و هیچ قەزاکردنەوەیەکی لەسەر نییە و هیچ کەفارەتێکیش ناکەوێتە سەر ئەو کەسە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە فەرمودەیەکە فەرمووی: من نەسیە وهو صائم فأكل أو شرب فليتم صومه فإنما أطعمه الله وسقاه. ئەفەرمووی هەر کەسێ لە ئێوە لە بیری چوو بە ڕۆژوو بوو، خواردنی خوارد یا خواردنەوەی خواردەوە، ئەوە با ڕۆژۆکەی بەردەوامی پێ بدە، با لەسەر ڕۆژۆکەی بەردەوام بێ، چونکە ئەوە ئەطعمه الله وسقاه، خوا خواردنی پێداوە، خوای گەورە پاراوی کردووە، خوا ئاوی پێداوە، خوا ئەو خواردنەی بۆ ناردووە، ئەوە ڕزقێکە خوای پەروەردگار بۆی سەوق کردووە، بۆی ناردووە. کەواتە هەر کەسێک لە بیری چوو شتێکی خوارد یا شتێکی خواردەوە، مادام ئەو کەسە لە بیری چووە و نەیزانیوە کە بە ڕۆژووە، کەم بێ ئەو شتە یا زۆر بێ، هیچ ئیشکالی نییە. حتا ئەگەر ئەو کەسە تێر نان بخوا دوای بکەوێتە بیری، ئەوە خوای پەروەردگار ڕزقێکە بۆی ناردووە، هیچ کاریگەری لەسەر ڕۆژوەکەی دروست ناکە، نە دووبارەکردنەوەی هەیە، نە کەفارەتی هەیە، نە هیچ شتێکی تر. دوام، ئەگەر کەسێک ڕشانەوە زۆری بۆ بێنێ، هەروەکو لە دەرسی ڕابردوو ئاماژەمان پێکرد، ئەگەر کەسێک بە عەمدەن نەبێ، بە ئەنقەس نەبێ، لە دەسەڵات و ویستی خۆیان نەبێ، مەعیدەی تەواو نەبێ، یا بەوەی وەزعێکەوە ئەڕشێتەوە، ئەو ڕشانەوەی هیچ زەرەر و زیانی نییە بۆ ڕۆژۆکەی و ئەو ڕۆژۆی دامەزراوە، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام: من ذرعه القيء فليس عليه قضاء ومن استقاء عمدا فليقضي. هەر کەسێ ڕشانەوە زۆری بۆ بێنێ، لە دەسەڵات و ویستی خۆیان نەبێ، ئەوە ڕۆژۆکەی دامەزراوە، با قەضای نەکاتەوە، با بەردەوام بێ لەسەری. و هەر کەسێکیش خۆی ڕشاندەوە، وەکوی دەست بکا بە قورگی خۆیان یا بۆنی شتێ بکا کە ئەزانی ئەڕشێتەوە، یا خواردنیە بخوا کە تەئکیدە ئەڕشێتەوە، یعنی خۆی هۆکار بێ بۆ ڕشانەوەکەی خۆی، فەلیەقضی، ئەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام با ئەو ڕۆژوە بگرێتەوە، چونکە ڕۆژوەکەی شکاوە.
کارێکی تر لەوانەی کە دروستە بۆ کەسی ڕۆژەوان ئەوەیە کە کەسی ڕۆژەوان ڕۆژ بکاتەوە بە جەنابەوە. یعنی جەنابەبوون لەشگرانی کاریگەری نییە لەسەر ڕۆژوو، تەئسیری نییە لەسەر ڕۆژوو، بەمەرجێ ئەو کەسە نەیەڵێ نوێژەکەی لە دەست بچێ. یعنی ئەگەر کەسێک شەو ئیحتیلام بوو، جەنابە بوو، یا کاری سەرجێگەی کرد لەگەڵ خێزانیدا، دروستە بەیانی پارشیە و بکە بە جەنابەوە بە لەشگرانیەوە، حتا ئەگەر بانگیش بدا ئاساییە. یا بۆ نمونە دوای نوێژی بەیانی ئەگەر تووشی جەنابە بوو هەڵسا خۆروبان بەرزەوە بوو ئەم کەسە لەشی گران بوو، ئەم لەشگرانیە لە هیچ لەو حاڵەتانەیە زەرری بۆ ڕۆژوەکەی نییە. ئومو سەلەمە دایکی ئیمانداران لەگەڵ خات و عایشە ڕەزای خوایان لێ بێ فەرموون أن النبي صلى الله عليه وسلم كان يدركه الفجر وهو جنوب من أهله ثم يغتسل ويصوم. أفرمون أمدو خيزاني بيغمري خو عليه الصلاة والسلام أفرمون بيغمري خو عليه الصلاة والسلام فجري بسراهات روجي بسراهات روج أبويا باني بياني أدا بيغمري خو صلى الله عليه وسلم جارو أبوه جناب أبوه لقال خيزانة كان لشيان جران بوه و بەردەوامە بوو لەسەر ڕۆژۆکەی، بەڵام دواتر چیە کرد؟ خۆی ئەشۆرد. گرنگ ئەوەیە ئینسان نەهێڵێ نوێژەکەی بەیانی لەدەست بچیە. ئەگەنا ئەو جەنابە بوونە کاریگەری نییە بۆ سەر ڕۆژووی کەسێک. یا وەکو وتمان ئەگەر کەسێ لە ڕۆژا تووشی جەنابە ببێ، یان خۆروبان بەرزەوە بوو بێ، یان نیوەڕۆ تووشی جەنابە بوو بێ، مادام احتیلام بوو بێ بە ئەنقەست خۆی تووشی ئەو حاڵەتە نەکرد بێ، ئەوە ڕۆژۆکەی دامەزرا و ئیشکال بۆ ڕۆژۆکەی دروست ناکات. خاڵی چوارەم لەو شتانەی کە دروستە بۆ کەسی ڕۆژەوان بریتێ لە سیواکردن، پاکردنەوەی دەمودان و بۆن خۆشکردنی دەمودان. لا فەرمایشتی پێغەمبەری خوا داهاتوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ لەولا ئەن ئەشق عەلی ئومەتی لەئەمەرتهم بالسیواک عند كل صلاة. ئەفەرمێ ئەگەر مەشەقەت و ناڕەحەتی و زەحمەت نەبووە بۆ سەر ئومەتەکەم، ئەوە فەرمانم پێ ئەکردن کە لەگەڵ هەموو نوێژێکدا سیواک بەکاربێنن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر پێی خۆش بووە هەمیشە دەمودانی پاک بێ، هەمیشە بۆنی دەمی خۆش بێ، بۆیە سەحابە فەرموون ئەوەندە سیواکی بەکار هێناوە ما لا يعد ويحصى، ناژمێردرێ. یعنی بەردەوام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سیواکی بەکار هێناوە. بۆیە لە مەذهەبی ئیمامی شافعیە لەگەڵ مەذهەبی ئیمامی ئەحمەدا پیان وایە ئەڵێن لە دوای نوێژی نیوەڕۆوە سیواکردن کەڕاهەتی هەیە، باش نییە. ئەفەرموون لەبەر ئەوەی کە بۆنی دەمی ڕۆژوان ناهێڵێ. ئەو بۆنی دەمی ڕۆژوانەیش لە لای خوای پەروەردگار لە بۆنی میسک خۆشترە. بەڵام زۆرێ لە عولەما ئەفەرموون لە هیچ کاتێکە سیواکردن ئیشکالی نییە و کەڕاهەتی نییە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان گێڕدراوەتەوە کە لە پێش زەوال و لە دوای زەوالەوە لە هەموو کاتێکا سیواکی کردووە و هیچ کاتێکی دیاری نەکردووە بڵێ لەم کاتیا سیواکردن باش نییە. بۆیە کەسێکە بە ڕۆژوو بێ ڕای بەهێزی عولەما وایە کە لە پێش نیوەڕۆ و لە دوای نیوەڕۆیشەوە لە هەموو کاتێکە ئەتوانێت سیواک بکە دەمودانی خاوێنەکاتە و بۆنی دەمی خۆشەکات. شۆردنی دەمودان بە فەڵچە و مەعجونیش بە هەمان شێوە ئەگەر ئەو کەسە پارێزگاری بکە لەوەی کە نەچێتە خوارەوە، ئەو مادەیە نەچێتە خوارەوە لە قوڕکی ئینسان، شۆردنی دەمودانیش بە مەعجونیش هەر کارێکی باشە. هەرچەند ئەگەر بکرێ وای لێ بکرێ مەسەلەن لە دوای پارشیەوە کەسێک بیشوەرێ واروەها دوای نوێژی ئێوارش دوو کەڕەتەکە لە ڕۆژێکا پێ مایشتێکی ئاسایی و چاک بێت. بەهەرحاڵ سیواکردن زەرەری نییە وە کەسی ڕۆژوان و نابێ ئینسان گرفت بۆ خۆی دروستکە و خۆی تووشی وەسوەسە بکە، ئەی باش وەڵا ئەو لێکەی دەمم جارێکی تر ئەی خەمەوە دەمەوە و دەمودانی پێ پاکەمەوە چی ئەوانە نەخێر، ئەوانەی هیچ ئیشکالێکی نییە و ئاساییە. خاڵی پێنجەم لەو شتانەی کە دروستە و ڕێگەی پێدراوە بۆ کەسی ڕۆژوان بریتە ئاو لە لووت وەردان و هەروەها ئاو لە دەم وەردان. پاکردنەوەی دەمولود بە ئاو بەمەرجی ئەو کەسە زۆر مبالەغە نەکە و زیادەڕەوی نەکە لە بەکارهێنانی ئەو ئاوەیە، حتا ئەگەر بۆ دەستنوێژیش نەبێ هەر دروستە. یعنی ئەمە لە دوو حاڵەتە، ئەگەر دەستنوێژ بشۆری ئاو لە دەمولوتت وەردەی، یان هەروەکوتر حەزەکەی ئاو لە دەمت وەردەی،
یا ئەو لە لوتت وەردەیت لە هەموو حاڵەتەکانە لە هەردووکە هەر دروستە بەمەرجی ئەو کەسە زیادە ڕەوی نەکا مبالەغە نەکا لە بەکارهێنانی ئاوە لە غەرغەرەکردنە هەموو لایەکمان ئەزانین ئەگەر کەسێ زۆر غەرغەرە بکە بۆی هەیە ئاو بچێتە قوڕیەوە بەڵام مادام غەرغەرە زۆر نەکا مادام ئەو ئاوە زۆر بەکارنێنێ ئاسایە و ڕێگەی پێدراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ وبالغ في الاستنشاق إلا أن تكون صائمة يعني زۆر مبالغە بکە لە پاکردنەوەی دەمولوتە إلا مەگەر لە حاڵەتێکانە بێ کە تۆ بە ڕۆژووی ئەو کاتە ئینسان نابێ مبالغە و زیادەڕەوی بکە خۆ ئەگەر شتێکیش لە دەسەڵاتی ئینسانان نەبێ و دەرچێ لە دەسەڵاتی ئینسان ومێ دەکەم خۆی پەروەردگار ئینشاڵڵا هیچی لەسەر ناگرێ و خاڵێکی تر بریتیە لەوەی کە ئەگەر کەسێ ماچی منداڵی خۆی بکە یا ماچی خێزانی خۆی بکە ئەوە ئاساییە و ڕێگەی پێ دراوە بە مەرجی ئەو کەسە بتوانێت ئارەزووی خۆی کۆنتترۆل بکە سەر نەکێشێ بۆ کاری تر دایکی ئیمانداران عایشە خوا لێ ڕازی بێ فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يقبل وهو صائم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماچی خێزانەکانی کردووە لە کاتێکا کە بە ڕۆژوو بووە بەڵام ولكنه أملككم لإربه بەڵام لە هەمووتان زیاتر خۆراگر و دانی بە خۆیان زیاتر گرتووە بۆیە ئەگەر کەسێک بزانێ زەبتی کۆنتترۆلی ئارەزوو و شەهوەتی خۆیەکە سەر ناکێشێ بۆ شتی تر ئاساییە و هەموو ماچکردنێکیش مەج نییە بۆ شەهوەت و ئارەزوو بێ هەندێک جار بۆ خۆشەویستی و ڕێزلێنان ئەو بابەتانەیە لەبەرەوە عولەما فەرموون دروستە هەچەنێ باش وای ئینسان ئەگەر بکرێ خۆی لێ دوور بخا بۆ ئەوەی کە سەر نەکێشێ بۆ شتی تر با پەیوەندیمان لەگەڵایە ئەو پەیوەندیانەی ئەو بەڕێزانە وەربگرین دواتر ئینشاڵڵا درێژە بە بابەتەکەمان دەین کاک ئەرشەدمان لەگەڵایە لە هەولێرەوە فەرموو برا ئازیزەکەم خۆی گەورە لێت ڕازیە براکەم خوا لێت ڕازیە برا بەڵێ یەکەچیان ئەو پرسیارە یەکەچیان نوێژی تەراویح کەم بە نوێژ یان ناوی سونەتی لێ بینم تەراویح بەڵێ پرسیاری دووەمت دەریم کە نوێژی ئەکەی تەراویحی برێم نوێژی تەراویح یان سونەتی ناوی سونەتی لێ بینم بەسەر چاو ئینشاڵڵا پرسیاری دووەمت هەر پرسیارت هەیە ئەوە یەک خێزانەکەشم مامۆستا دوعا بەخێری لەو بکە چاوەکی خەریکە لە دەستدا سانی دیکە لێ دەستدا یەکی مایە دوعای لەو بکەی مامۆستا گیان بەسەر چاو بەسەر چاو ئینشاڵڵا خوالت ڕازی بێ یا ڕەبی خوشکە مەریەم فەرموو السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته سلامت خۆی گەورە بە دەستی خێر بداتەوە مامۆستا پرسیارێکم هەبوو لەسەر زەکات بەڵێ منی لێ دەکەم هەردووکمان مەعاش خۆرین بەڵێ ئێستا ماڵی باوکم تۆزێ دەستیان کورتە مەعاشیان نییە ئەکرێ زەکات بدەیتە ماڵی باوکم بەسەر چاو خوشکە مەریەم ئینشاڵڵا وەڵامتە دەم بۆ هەزوو لەبێ ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە دادا سلامت خۆی گەورە بە دەستی خێر بداتەوە خی گەورە لێت ڕازی بێ یا ڕەبی خوا لەگەڵ بخات خوا ئاگادار بێ دادەکەم کاک عیسمات فەرموو برا عەزیزەکەم باشی مامۆستا خوا ئاگادارت بێ کاکە عیسمەت گیان تۆ باشی برام وەڵەگەلە سوپاسیاتە و بازانەتە بکەن بازانەتە زۆر زۆر بەدمێنرا خی گەورە لێت ڕازی بێ کاک عیسمەت گیان فەرموو برا گیان مامۆستا پرسیارێکم هەیە بەڵێ عليه الصلاة والسلام پیغمبرنا 11 ركعات كردية بشر لقال ويتر يعني بيوتر 11 ركعات بەسەر چاو کاک عیسمەت گیان باشا زور سپاسیتان برنامه تذكر خی گەورە پایدارت کە یا ڕەبی هەموو شەو لەبەر بەرنامەتانە زۆر سپاس الحەمدوللا خی گەورە پایدارت کە کاک عیسمەت گیان وەرە سپاس خوا ئاگادار بێ برا عەزیزەکەم لۆناخان لە سلێمانی فەرموو خوشکی بەڕێز ئەم کاتە باش مامۆستاگیان هەموو کاتێک لە خێر و خۆشیە بێ دادەگیان زۆر مامۆستاگیان پرسیارێکم هەیە بەڵێ ئەگەر قورئان بخوێنی بەبێ لە سک گوناحبار نابی هەرو پرسیارە تێدا دەگیان بەڵێ مامۆستاگیان بەسەر ئەو چاوانەمدا دەکەم
دەست خۆش خوا لەگەڵ خوا ئاگادار بێ خوشکی بەڕێزم. پەیوەندی دواترمان كاك عبد الله فرموا برا عزيزكم. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. تلفزيونك كسك كاك عبد الله جان لتلفونك وجمال يا بقرا. ما مستجان. يخوشي برنامج تعمل لكم. يا اخوان لا خوشيا يبرا عزيزكم. ما مثلا بشاركم هي. جان. من ترايع لكم. بلى. بحر كترايع كات. تعملوا مثل ذكر الزكاة عشيدة شارك عدد الزكاة ها؟ مثل الشونيج ده الذكري للشونيج ده ذكر كات ذكر بكات مالي هل بباري بتكاتوا اگر هلا حالي نبو بيتم بساركته لكات الشونيج اتواني ذكر بكي انا ويتر بلى لا كان ترى ده يمكن هذا كم لكات الشونيج ده ثاني تركي دواي كواتا ما بس في دوباره كدنوي تراويحه دوباره كدنوي ويتر بورا بس تشاو بلى دي بس تشاو ان شاء الله والله متدمو چاوان خان فرمو لكركوكوا فرمو خوشكي برز فرمو خوشكي برزن چاوان خان ماما كان هراني كرسي فرمو دادجيان ماما كان يجي وتر أدواني شونيش كي بس هرچاو هارو بسارتيا برتاري فيش يجي ليلة القدر كان بكاسة نيجي ليلة القدر طبعا بس هرچاو دادجيان ما كان أكثر كافريش معي أيضا نيمو كنترين بأجوزو أبوما نيجو موزو دروسنا بچيوا نيمو كنترين بيه اها أصدقائي ما وصلنا خوالت راضي بدادكم خوشك باري فرمو لا سليماني السلام عليكم ماما صايقة عليكم السلام ورحمة الله وبركاته ماما صايقة كشفيارك موضوع أحمد فرمو دادجيان ماما صايقة بيت أحمد صرت كريم زكاة بكسي أشياء كم يجنكات هرب بسارتي دادجيان لكاتي كاو كسا منال ولدي هيا يصير لغا خاصي ماما كانت أنا أقر بيني كل شيء عمله إن شاء الله والله متدمو دادك بس خوش ماما باقي وراقا اليوم دایکی سیدرا فەرموو خوشکی بەڕێزم ماما صايقة كاتب بعد هەموو کاتێک لە خێر و خۆشیاوی دادەکەم بيودي أخوة دست ما دخل خوش حال مدين بسرعة شاهدة ماما خی گەورە لێت ڕازی وێ دادەگیان باخوش بان ماما صايقة من تنجاري سلاسي ما خدمتك خی گەورە پادارت کە خوشکی بەڕێزم بيودي أخوة خوش حال مدين بسرعة شاهدة خوشکی بەڕێز و گەورەمی دادەگیان بيودي أخوة ماما صايقة تبسياريكم هيا فەرموو من نوعي تراوي حكم بەڵێ قورآنەکە ئەگرم بەدەست مەوە قورآنە خوێنم بەڵام هەنێکە کەلیمەکانم لێ تێکەڵە بێ ئەوە سم لەسەری هەتا جوان ڕاستیەکەمەوە ئایا من گوناحبار نابم لەوەیە لە کاتی تەراویحەکە یەگریتە دەستەوە بەدەستمەوەیە و ئەجا قورآنەکە خوێنم بەڵام هەندێک وشە هەیە تر بە جوانی بۆم نایە تالیسی ئەگەم نەختی ئەوە سم تا ڕێکیەکەمەوە بەسەر چا وەڵام تەدەم و خوشکی بەڕێزم دەست خۆش مامۆ صايقة خوا گەورە سەربەرزت کە دادی بەرنامەیە لێکم خوا خی لێ گەورەت ڕازی بە ڕازی مامۆ بێ صايقة خواگەی لێ بێ خوشکی بەڕێز باوکی موعەید لە ئاکرێەوە فەرموو باوکی موعەید السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته راجي سيدا من شارك معاك. بله لقد يجبون قال جاخين لقاقان دزان. رجوع أشكال. خوێن لەکوێ دێت لا بو دزان. ئەها بەسەر چاوم سەیداگیان
ئاجا بزان کە ڕۆژی پێشکێت ئانا بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. کێترمان لەگەڵایە کۆتا پەیوەندیمان دایکی هاوڕاست. فەرموو دایکی هاوڕاست. مامۆستاگیان سەلام عەلیکم. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵی وبەڕەکاتوهو. دۆنی مامۆستاگیان خی گەورە سەربەرزت کە خوشکی بەڕێزم. سپاس دەکەم بەوێژی خوایە. وەڵای حەزم لە مامۆستاگیان پرسیارێکم هەبوو. بەڵێ دادەگیان. من ئەمڕۆ لای دکتۆر بووم 10 ڕۆژی بۆ دەناوم بە ڕۆژوو نەبوو. بەڵێ. ئیتر وتم بزانم گوناحکارە بم یان نەخۆش ویدا دەکەم. بەڵێ. بەسەر چاوم ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. خی گەورە پایدارت کە. إلى الطاغوت زۆر سپاس بۆ ئەو خوشک و برا بەڕێزانی کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد و ئەوانی کە بینەر و بیسەرن خی گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە ئینشاءڵڵا لەبەر کەمی کاتەکە هەر ئەوەندە پەیوەندی ئەتوانین وەرگین و لە خزمەتتان نابین. چەند خاڵێکم ماوە لە خزمەتتان باسی بکەم دواتر وەڵامی پەیوەندیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەدەمەوە. کارێکی تر لەو شتانەی کە دروستە بۆ کەسی ڕۆژەوان بەکاری بێنێ و زەرەر بە ڕۆژۆکەی ناگەێنێ بریتە لە دەرزی لە خۆدان بۆ عیلاج و بۆ چارەسەر جا دەرزی سمت بێ یا هیژێر پێست بێ بەمەرجێ بۆ تەغذیە نەبێ بەمەرجێ مغەذی نەبێ ئەوە کارێکی ئاساییە و ڕێگەی پێدراوە. هەروەها ئاوی سارد بەسەر خۆتا بکەی یا خۆت بشۆری یا سەرت بشۆری هەموو ئەمانە ڕێگەیان پێداوە. لە هەندێک لە هاوڕانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گێڕدراوەتەوە کە فەرموون أن رسول الله صلى الله عليه وسلم كان يصب على رأسه الماء وهو صائم من العطش أو من الحر. ئەڵێ بینی ومانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە تاو گەرمایە یا لە تاو تونوێتیە ئاوی کردو بەسەری خۆیە. یعنی جەوەکە گەرم بووە عەروسانی سعودی هەموو لایەکە کە گەرمە کاتێک کە بە ڕۆژوو بووە لە تاو گەرمایە لە تاو یا لە تاو تونێتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوی کردو بەسەری خۆیە. بۆیە دروستە ئەگەر کەسێ زۆر تونی بێ خۆی بشۆرێ یا ئاو بکا بەسەری خۆیە کارێکی ڕێگە پێدرا و ئیشکالی نییە. یا خوددانی تف و بەڵغەم و ئەو شتانە کە زۆر کەس ئاو پرسیارەکەن مەسەڵەن هی وایڵێ ئاوی دەم زۆرە یا تف قوتە دەم یا ئەوانە ئیشکالی نییە ئینسان وەکۆڵێ خۆی نەخاتە حەڕەجەوە خۆی نەخاتە زەحمەتیەوە یا بۆ نمونە هەندێ غوبار تۆز و خۆڵ دوو کەڵ ئەو شتانە کاتێک کە ئینسان بڵێن هەڵێ مژیە ئەوە ئینشاءڵڵا ئیشکالی تیان نییە تەنها جگەرە نەبێت جگەرە ڕۆژوو ئەشکێنێ. و کارێکی تر ئەگەر کەسێ بانگی بەیانی ئەدا ئاو بەدەستیەوە بوو ئەتوانێت ئاوەکە بخواتەوە پێشەوەی کە دای بنێتەوە. و هەروەها حیجامە کەڵە شاخکردن ئەگەر کەسێک یا بۆ نمونە تەحلیلی خوێن وەرگرتنی خوێن ئەمانە تەمان بۆ چارەسەر ڕێگەی پێدرا و ئاساییە هەچەنێ باش وایە ئەگەر کەسێک لاوازە بوو کەسێک پێی بێتاقەتە بوو ئەوە ئەو کەڵە شاخە هەڵبگرێ بۆ کاتێکی تر لە کاتی ڕۆژوان نیکە. لە فەرمایشتا هاتووە فەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم احتجم وهو صائم. لە بوخاریدا هاتووە ئیبن عەباس گێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەڵە شاخی کردووە و لە کاتێکا کە بە ڕۆژوو بووە. ئەم حەدیثەیش ئەو فەرمودانەی تری نەسخ کردوێتەوە کە نەهی کراوە لە کەڵە شاخکردن لە کاتی ڕۆژووە. بەڵام عولەما فەرموون ئەگەر کەسێ پێی لاوازە بوو پێی بێتاقەتە بوو ئەوە با کەڵە شاخ نەکا لەو کاتەیە یان خوێن نەبەخشێ لەو کاتەیە کە بە ڕۆژووە. ئەمە هەندێک لەو شتانە بوون کە بۆ کەسی ڕۆژەوان ڕێگەی پێدراوە و دروستە ئەنجامیان بدات ڕۆژۆکەی بەتاڵ ناکاتەوە و هیچی لەسەر نییە. دێمە سەر وەڵامی پەیوەندیەکانی ئەو خوشک و برا بەڕێزانی کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد. کاک ئەرشەد لە هەولێرەوە پرسیارەوەی کرد کە نوێژی تەراویح ناوی تەراویحی لێبێنم یا ناوی سونەتی لێبێنم. خۆی نوێژەکە سونەتە و خۆشی ناوی تەراویحە. ئیتر هەر چۆنێ بیکەی بڵی نوێژی تەراویحەکەم یا لە دڵ خۆتەوە مەبەست پێ سونەتی تەراویح بێ هەر دروستە.
گرنگ ئەوەیە تۆ لە دڵەوە نیەتی ئەوە تەبێت کە نوێژی تەراویح ئەنجام بدەی. ئەم تەراویحە خۆی سونەتە و ناویشی تەراویحە، هە لە دڵ خۆتۆ نیەتێنی کە ئەوە نوێژی تەراویحەکەیت و ئینشاءڵڵا نوێژەکە دامەزرا و دروستە. بەمەج نەگیراوە تۆ ئیلا بڵێ نیەتم وایە ئەو ڕوم کردە خانەی خوا قیبلەی بەحەق، نیەتم وایە 4 ڕکعات یا 2 ڕکعات نوێژی فڵانە شتەکەم. ئەمە علەما فەرموون النیەت محلها القلب، نیەت شوێنەکەی دڵە. تۆ چیتە سەر بەرماڵەکە لە دڵ خۆتۆ نیەت بێنی کە ئەو نوێژی تەراویحەکەی ئەویتر ئەو کیفایەتە. و داوای ئەوەشی کرد کە دوعای خێر بۆ خێزانی بکەین کە چاوێکی لە دەست داوە و خەریکە چاوەکەی تر لە دەستەدات. یا ڕەبی خوای تەعالا بۆ خاتر گەورەی خۆی ڕەحمی لێ بکات، شیفای بە خێری بۆ بنێرێ و چاوی بۆ بپارێزێ. ومێدەم وایە هەموو خوشک و برایەکی مسلمانیش خۆی بخاتە ئەو وەزعەوە کە خێزانێکی چاوێکی لە دەست دابێ و خەریکە ئەو چاوەکەیش لە دەستەدا بە دڵێکی باشەوە بە دڵێکی سافەوە لە ناخی دڵەوە دوعای خێر بۆ ئەو برایەمان بکەین. ئێمە هەمومان خوشک و برای یەکترین و دوعای مسلمان بۆ مسلمان لە پاشەملە قبوڵە. دعاء المسلم لأخيه بظهر الغيب مستجابة. دعای مسلمان بۆ برا مسلمانەکەی لە پاشملە گیرایە لە خوای گەورە مێرەبانە پاڕێمەوە کە شیفای بەخێر بۆ ئەو دادەیە بۆ ئەو خوشکەمان بنێرێ. ئومێدم وایە ئینشاءڵڵا هەموو خوشک و برایەکی مسلمانیش ئێستا ئامینی بۆ بکەن و ئەوانیش دوعای خێری بۆ بکەن. خوشکە مەریەم لە سلێمانیەوە باسی ئەوەی کرد کە خۆی و هاوسەرەکەی مەعاشخۆرن و زەکاتیان هەیە. ئایا ماڵی باوکی ئافرەتەکە ماڵی باوکی دادەمەرێت دەستیان کورتە، ئایا زەکاتیان پێ ئەدرێ؟ خوشکە بەڕێزەکەم، ئەگەر ماڵ باوکت دەستیان کورت بێ لەو سنفانە بن کە زەکاتیان پێ ئەشێت، زەکاتی مێردەکەت بەوان ئەشێت، بەڵام زەکاتی تۆ بە دایک و باوکت ناشێت. تۆ دایک و باوکتن، ئەگەر نەبوون و نەدار بن مەجبوری بە خێویان بکەی، مەجبوری هاوکاریان بدەیت. دایک و باوک بە پارەی زەکات بە خێو ناکرێ، بەڵام پارەی زەکاتی زاوا بۆ غەزوورەشیە. خۆشەویستی شەبێ ئەگەر بیبا بۆ ماڵ غەزووری، یعنی چاکە لەگەڵ ماڵ غەزووری بکە خۆشەویستی شەبێ، بەڵام هی کچ هی ئەولاد بۆ دایک و باوک ناشێت. لەبەرەوەی دایک و باوک واجبە بە خێو بکرێن، بەڵام بۆ خزم دوو جار خێری هەیە. ئەو زاوایە واتە مێردەکەی تۆ ئەتوانێ بیانداتێ، بەس تۆ زەکاتیان مەدەرێ، هەروەکوتر لە پارەی خۆت هاوکاریان بکە و ئینشاءڵڵا خێرێکی باشە و جۆرێکە لە چاکەکردن و گوێڕاڵیکردنی دایک و باوک. بر الوالدین. کاک عسمەت باسی پرسیاری ژمارەی ڕکعاتەکانی نوێژی تەراویحی کرد. لە حەدیثە هاتووە کاک عسمەت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە 11 ڕکعات نوێژی کردووە، 8 ڕکعات تەراویحی کردووە، 3 ڕکعات ویتری کردووە. لەبەرەوە ئەمە بەڵگەی لەسەر هاتووە و هیچ ئیشکالێکی تیا نییە و دایکمان حقات و عایشەی گێڕێتەوە، فەرمێ لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 11 ڕکعاتی کردووە. خوشکە لۆنا لە پرسیاری ئەوەی کرد کە ئایا قورئان خوێندن بەبێ لە چک دروستە؟ بەڵێ خوشکی بەڕێزم، قورئان خوێندن بەبێ لە چک دروستە و لە چک هیچ مەرجێک نییە، ڕەبتی نییە بە قورئان خوێندنەوە. بە مەرجێ ئەو کەسە لە بەرچاو کەسی نامەحرەم بەبێ لە چک نەبینرێ. یعنی ئەگە لەو شوێنەیە کە تۆ قورئانی لێ خوێنی کەسی نامەحرەمی لێ نەبوو، ئاساییە لە چکیش لەسەر تا نەبێ و قورئان بخوێنی. قورئان خوێندن بە مەرج نەگیراوە ئەو ئافرەتە لە چکی هەبێت یا ئەو پیاوە جەمەدانی لەسەریا بێ، تەنها ئەوەندە هەیە خەڵکی نامەحرەمی لێ نەبێ. ئەگەر کەسی نامەحرەمی لێ بوو هەوڵ بدە هەم دەنگت نزمەوە بکە و هەوڵ بدە لە چکەکەیشت بەی بەسەرتا، بەڵام تەنها لەبەر قورئان خوێندنەکە ئەگەر بە تەنهابی بە مەرج نەگیراوە ئەو کەسە لە چکی هەبێت. کاک عەبدوڵڵا پرسیاری دووبارەکردنەوەی نوێژی ویتری کرد. ئەگەر کەسێ لە دوای تەراویح ویتر بکە، ئایا دوایی ئەگەر شەو نوێژ بکە ئەتوانێت جارێکی تر ویتر بکاتەوە؟ کاک عەبدوڵڵای بەڕێز، نوێژی ویتر دووبارە ناکرێتەوە. لا ویترانە فی لەیلەتین، دوو نوێژی ویتر لە شەوێکا ناکرێ. ئەگەر لە دوای تەراویحەکەوە ویترەکانت کرد، شەو ئەتوانی شەو نوێژی تر بکەی، بەڵام ویترەکەت دووبارە ناکەیتەوە.
بۆ نمونە تۆ ئێوارە تەراوی حەکەی دوای نوێژی خەوتنان تەراوی حەکەتەکەی و نوێژی ویترەکەکەی شەو درەنگێک کاتێک کە شەو نوێژەکەی 2 ڕکعات 4 ڕکعات 8 ڕکعات چەند ڕکعات شەو نوێژەکەی ئەتوانی بیکەی بەڵام نوێژی ویترەکە دووبارە مەکەرەوە یەک جار نوێژی ویترەکرێ لە حەدیث هاتووە فەرمێ اجعلوا آخر صلاتكم بالليل وترا با آخر نوێژتان لە شەوە نوێژی ویتر بێ تاک بێ ئەگەر بکرێ کە تۆ ئەزانی شەو نوێژەکەی ئەتوانی نوێژە ویترەکە تاخیر بکەی بەڵام ئەگە لەگەڵ جەماعەتا بووی ئەو باشتر وایە نوێژە ویترەکەیش لەگەڵ ئیمامەکەیە بکەی بەڵام ئەگە خۆت بە تەنها ئەتکرد ئەوە توانی نوێژە ویترەکە تاخیرکەی بۆ شەو نوێژە ویترەکە بکەی خلاصە 2 جار دووبارەی مەکەرەوە یەک جار بیکە. چاوان خان لە کەرکووکەوە پرسیارەوەی کرد دوای نوێژی ویتر ئەتوانی شەو نوێژ بکەی بەڵێ خوشکی بەڕێزم نوێژ قوفڵ نابێت وەکو لێرە و لەوێ ئەبیستین هی وایە پرسیارەکە ئەڵێ مەسەلەن ئەڵێن مامۆساڵێن نوێژ قوفڵە بێ کە نوێژی ویتر کردیتر ناتوانانی نوێژی سونەت بکەی شەو نوێژ بکەی بەڕێزان نوێژ قوفڵ نابێت ئەگەر ئەو کەسە نوێژی ویتریشی کرد بێ ئەتوانێت شەو نوێژ بکە ئەتوانێت سونەتی دەست نوێژ بکە ئەتوانێت سەڵات الاستیخارە بکە ئەتوانێت سەڵات تەحیەت المەسجد بکە نوێژ قوفڵ نابێ ئەوە مەبەستی پێ ئەو ویترەیە کە ناتوانانی جارێکی تر دووبارەی بکەیتەوە ئەگینا نوێژ قوفڵ بوونی نییە تا ئینسان زیاتر سوژدە بەرێ لەخوا زیاتر نزیکە بێتەوە سەحابەیە بە پێغەمبەری خوای فەرموو ئەی پێغەمبەری خوا داوات لێکەم بۆم بپاڕێتەوە کە ببم بە هاوڕێی تۆ لە بەهەشتا فەرمووی ئەعینی عەلا نەفسیکە بکەثرەتی السوجود دەی کەواتە تۆش یارمەتی دەرم بە زۆر سوژدە بەرە یعنی زۆر نوێژ بکە بۆی من بتوانم ئەو شەفاعەتت بۆ بکەم. پرسیارێکی ترەوە بوو کە نوێژی لەیلەت القەدر چەند ڕکعاتە خوشکی بەڕێزم لەیلەت القەدر نوێژی دیاری کراوی نییە یعنی هەر ئەو تەراویحەیە کە ئەیکەیت و هەر ئەو شەو نوێژەیەکە لە شەوەکانی تریشە ئەیکەین ئەوەندە هەیە کە شەوی لەیلەت القەدر زیاتر ئەبێ خۆمان سەرقاڵکەین بە نوێژ و دوعا و قورئان خوێندن و پاڕانەوە و داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار و ئەم بابەتانە ئەگینا بڵێ نوێژێکی دیاری کراوی هەیە یا چەند ڕکعاتی زیاتری هەیە نەخێر شتی وان نییە هەر وەکو باقی شەوەکانی تر نوێژ بکە قورئان بخوێنە دوعا بکە لە خوای پەروەردگار پاڕێرەوە ئینشاءالله خوای تەعالا خاتە بەر ڕەحمەت و بەزەی خۆی. پرسیارێتری ئەوە بوو کە ئایا نینۆک درێژکردن کاریگەری هەیە لەسەر ڕۆژ و لەسەر نوێژ و بابەتانە لەسەر ڕۆژ و کاریگەری نییە نینۆک درێژ بێ یا کورت بێ پەیوەندی بە ڕۆژ و گرتنەوە نییە ئەمە وەکو ڕۆژ و بەڵام بۆ نوێژ پەیوەندی هەیە پەیوەندیەکەیشی ئەوەیە کە ئەگەر ئەو کەسە نینۆکی درێژ بێ و لە ژێریا پیسی جێب بێتەوە یا چەوری لە ژێرا جێب بێتەوە نەهێڵێ مەنعی ئاو بکە یا ئەو کەسە بۆیە لەسەر نینۆکەکانی بدا و نەهێڵێ ئاو بگاتە سەر نینۆکەکانی ئەو کاتە دەست نوێژەکەی دانامەزیێ کە دەست نوێژەکەی دانەمەزان کاریگەری لەسەر نوێژەکەیشی دروستەکە بەڵام بەعام پێم وانییە کەسێکە بێ ینی ئەوەندە درێژی بکە و ئەوەندە پیسی لە ژێرا کۆب بێتەوە کە نەهێڵێ ئاو بەر ئەو پێستە بکەوێ لە هەموو حاڵەتەکانە بەڕێزان نینۆک درێژکردن باش نییە و یەکێ لە سونەتەکانی فیتڕە ئەوەیە کە ئینسان نینۆکی بکە نەهێڵێ نینۆکی درێژ بێ هەموو لایەکش ئەزانین کە لە ڕووی تەندروستیشەوە درێژکردنی زەرەری هەیە یعنی پیسی و ئەو شتانە زیاتر میکرۆب زیاتر لە خۆی ئەگرێت. خوشکە پەری لە سلێمانی پرسیارەوەی کرد ئایا سەرفترە و زەکات بە کەسی نوێژنەکەر ئەدرێ لە کاتێکا مناڵی وردی هەیە و احتیاجیان پێەتی خوشکە پەری هەوڵ بدە ئەو زەکات و سەرفترە مادام ئەو ماڵە فەقیرن مناڵی وردیانە احتیاجن ئەتوانی بیان دەیتێ بەڵام مەیدە ئەو کەسە چونکە بەڕاستی علەما باسی ئەویان کردووە کە تا بکرێ زەکات و سەرفترە و بابەترانە بدرێ بە کەسی نوێشکەر و ڕوولەخوا چونکە عادەتەن بەداخەوە هەندێک لەوانەی کە نوێژ ناکەن کات شتی ناشەرعیەکەن ڕەنگە ئەو پارێ بۆ ناشەرعی سەرف بکرێ لەلایەکی ترۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە باسی زەکاتەکە ئەفەرمێت تؤخەذ من ئەغنیائهم فترد إلى فقرائهم لە دەوڵەمەندەکانی موسڵمانان وەرەگیرێ ئەدرێتەوە بە فەقیرەکانیان هەندێک لە عولەما نوێژنەکەر بە موسڵمان نازانن
و لە 19 لە سەحابەکانی پێغەمبەری خوا گێڕدراوەتەوە کە نوێژنەکە بە موسڵمان نازانرێت. هەرچەندە هەندێک لە عولەما فەرموون ئەگەر ئەو کەسە باوەڕی پێنەبێ پێی کافرە بێ، ئەگەر لەبەر تەمەڵی نوێژنەکە پێی کافر نابێ، بەڵام گوناهێکی گەورەی کردووە. بەهەرحاڵ عولەما باسی ئەویان کردووە کە ئەو زەکاتە بدرێ بە کەسێکی گوێڕایەڵ، بدرێ بە کەسێکی موسڵمان. ئەگەر فەقیرن، ئەگەر ئەو ماڵە هەژارن، ئەتوانی بیدێتە دەست خێزانی یا بیدێتە دەست مناڵەکانەوە بیدەنە دایکی و بۆ خۆیان سەرفی بکەن، مەیدەرە دەست ئەو کابرایەوە ئەو کەسەوەکە نوێژ ناکات. باوکی مؤەیەد لە ئاکرێ پرسیارەوەی کرد کە دیارە ئیلتیهاباتی هەیە دانی هەندێک جار خوێنی لێ دێ، ئەو خوێن هاتنە مادام زۆر نەبێ ئیشکالی تیان نیە. عادەتەن جاری وایە لە بنی پووکەکانەوە بە حاڵ تۆزێ خوێن لە دانی ئینسان دێ، ئەو خوێنە ئیشکالی نییە و ڕۆژووی پێ ناشکێ، مەگەر ئەو خوێنە زۆر بێ و کەسە بە عەمدەن قوتی بدا، ئیشکالی نابێ ئینشاءالله. دایکی هاوڕاز کۆتا پەیوەندیمان بوو، پرسیاری ئەوەی کرد کە دکتۆر سەردانی دکتۆری کردووە 10 ڕۆژی بۆ داناوە کە بە ڕۆژوو نەبێ، ئایا گوناهبارە بێ یا گوناهبار نابێ. خوشی بەڕێزم، مادام دکتۆرە بەڕێزەکان بۆ کەسێکیان بڕیەوە کە بە ڕۆژوو نەبێ و ئەو دکتۆرە کەسێکی شارەزا بوو و کەسێکی سقا پێکرا و باوەڕ پێکرا بوو لە ڕووی دینەوە، چونکە لە هەموو چین و توێژەکان خۆتان نەزان کەسی ملتەزیم هەیە و کەسی ناملتەزیم هەیە، لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو برا بەڕێزەکان و برا دکتۆرەکان. ئەگە دکتۆرێکی شارەزا موسڵمان و سقا پێکراو وتی کە ڕۆژوگرتن بۆ تۆ خراپە، زەرەرت پێگەێنێ، یا نەخۆشیەکە درەنگ چاکە بێتەوە، یا لە ڕووی تەندروستیەوە زەرەر و زیانت پێگەێنێ، ئیتر 10 ڕۆژی دیاری کرد، هەموو مانگەکەی دیاری کرد، 5 ڕۆژی دیاری کرد، تۆ ئەتوانی بە قسەی بکەی بە ڕۆژوو نەبی، چونکە خوای تەعالا فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کنتم لا تعلمون، بچن پرسیار لە خاوەنی اختصاص بکەن لەوانەی کە شارەزاییان هەیە ئەگەر ئێوە پێ نازان و شارەزاییتان نییە. لەبەرەوە مادام دکتۆر بۆی داناوی کە بە ڕۆژوو نەبی ئینشاءڵڵا گوناهبار نابیت و خوای پەروەردگار پاداشت باتەوە لەسەر ئەو حرص بوون و ئەو سوربوونەت لەسەرەوەی کە ڕۆژەکانت بگری و گوناهبار نەبیت. دواتر کە چاک بوویتەوە ئینشاءڵڵا لە کاتێکی ترە ئەو ڕۆژوانت بگێڕەوە. لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ڕێگەی پێدراوە، خوا فەرمێ فەمەن کانە منکم مەریضا ئەو عەلا سەفەرین فەعیدەة من ئەیام ئوخەر، ئەگەر کەسێ لە ئێوە نەخۆش بوو یا لە سەفەرا بوو ئەوە لە کاتی ترا ئەتوانێت ئەو ڕۆژوانە کە لە دەستی چووە بگێڕێتەوە. ئەمە بە کورتی بەڕێزان وەڵامی ئەو خوشک و برا ئازیزانە بوو کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد. خوای پەروەردگار بۆ خاتر گەورەی خۆی وامان لێ بکە قسەکانمان کردارەکانمان تەنها لە بەڕەزامەندی خۆی بێ و بە عیلم و زانست و زانیاریەوە قسە بکەین، هەرچیمان پێکابێ لە فەزڵ و منەتی خواوەیە، هەرچیشمان نەپێکابێ ئەوە لەلایەن خۆمانەوەیە، داواکەین لە خوای پەروەردگار لێمان خۆش بێت. لە کۆتاییە داوای دوعای خێرم هەیە بۆ هەموو خوشک و برایەکی موسڵمان، بەناوە جوانەکانی لێپاڕێمەوە، بە ئیسمی عەظەمی خۆی لێپاڕێمەوە، خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو خانەوادەیەک دابارێنێ. ئەو خوشک و برا بەڕێزانەیەکی ئێستا دانیشتون بەدیار ئەم بەرنامەوە تەماشای ئەم بەرنامەکەن، یا ڕەبی خوایە لە گوناه و تاوانی هەموو لایەکیان خۆش بی، خوایە بۆ خاتر گەورەی خۆت ئەوانەی کە نەخۆشن شیفای بە خێران بۆ بنێری، بە تایبەت ئەو خوشک و برانەی کە داوای دوعای خێرەکەن هەمیشە، ئەوانەی قەرزارن یا رب العالمین قەرزارەکانیان بۆ بدەیتەوە، ئەوانەی کە لە ناڕەحەتی و ناخۆشیان خوا دەروی خێران لێ بکەیتەوە. خوای پەروەردگار بۆ خاتر گەورەی خۆت یارمەتی دەرماندەی باشترین ڕۆژوو بکەین، باشترین نوێژ ئەنجام بدەین، باشترین عیبادەت ئەنجام بدەین، ئەم وڵاتی ئێمە لە دەرد و بەڵاو قەیران و ناڕەحەتی و ناخۆشی بە دوور بگری یا رب العالمین. هەر کەسێ ئیرادەی خێر و خۆشی بە میلەتە هەیە خوایە سەرکەوتوو سەرفرازی بکەی، ئەوەی ئیرادەی شەڕی بە میلەتە هەیە و زوڵم لە میلەتاکە و ئەو میلەتە چەوسێنێتەوە یا رب العالمین لە کۆڵی ئەو میلەتەی بکەیتەوە. خوایە بۆ خاتر گەورەی خۆت خێر و خۆشی، ئەمن و ئاسایش، خێر و بەرەکەت بۆ سەر ئەم وڵاتی ئێمە دابارێنی، ئێمە و سەرجە موسڵمانان لە بەهەشتەکانی خۆتا بگەینی بە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. آمين آمين. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.